بەڵە بەرەزان پاڤێڵ عەبدوڕەحمان لە دەربەندی خان و لەگەڵماندا. پاڤێڵ سڵاوت لەبێت و ئەم کاتت باش. جژنی نەورۆز پێشوازی جژنی نەورۆز لای هاوڵاتیانی دەربەندی خان بۆ ئەمڕۆ چۆنە؟ بەڵێم کاتەیە و سەرجەم بینەران باش دیارە قەزای دەربەندی خان یەکێکە لەو ناوچانەی کە ڕێژەیەکی زۆر ناوچەی گەشتیاری تێدایە و بەەوەیشەوە ساڵانە بەتایبەت لە وەرزی بەهاردا ڕێژەیەکی زۆر گەشتیار ڕوو لە ناوچەکە دەکات بە مەبەستی گەشتکردن و ئەمڕۆژ وەکو دەبینرێت سەرڕای ناجێگیری کەشووە بەڵام ڕێژەیەکی زۆر گەشتیار ڕوویان لە شوێنە گەشتیارەکانی قەزای دەربەندی خان کردووە. من ئەمەیامەژە بۆ کەم ئێستا لە دەربەندی خان کەشووەوە هەورە بەڵام بارانبارین نییە لەگەڵ ئەوەی کە لە بازگەکاندا وەکو دەمینرێت گەشتیاران ڕوو لە ناوچە گەشتارەکانی دەربەندی خان دەکردن ئەوەی دەبینرێت لێرە ڕێکخراوی سروشتی کوردستان ڕێنمایی بە گەشتیاران دەدات بۆ ئەوی کە لە کاتی چوونیان بۆ شوێنە گەشتیارەکان هەستن بە پاکڕاگررتنی ناوچە گەشتیارەکان و ژینگەی شوێنە گەشتیارەکان بپارێزرن. من بۆ قسەکردنی زیاتر سەبارەت بەوە ئەچمە لای سەرۆکی ڕێکخراوەکە بەڕێز کاک سەرۆرم لەگەڵایە کاک سەرۆرم کاتت باش. ئەمڕۆیەوە چی بە گەشتیارانە دەن و ڕێنمایەکانی ئێوە چییە بۆ گەشتیاران؟ بەناوی خی گەورە و میرەبان دیارە ئێمە ڕێکخراوی سروشتی کوردستان بۆ ساڵی پێنجەمە لە ڕێگەی 6 تیمی خۆبەخشی مەیدانیەوە لە ناوچە گەشتیارەکانی دوکان و گڵەزەردا و عەبابەیلێ و چاوگ و شەمێران و قەرەداخیش لە ڕێگەی ئەم تیمانەوەیان لەو بازگانەی کە هەیە ئێمە ڕێنمایی تایبەتی ژینگەی و لەگەڵ عەلاگەدا بەشەکەین بەسەر گەشتیارانەوە. لە دوای جێبەجێکردنی ئەم ئەرکە تیمەکانمان هەڵەسن بە ئەنجامدانی هەڵمەتی پاکردنەوە لە بەرچاوی گەشتیاران و ڕاستەخۆ گەشتیاران خۆیان بەشداری پێکەن بۆ ئەوەی ئەو ڕێنمایەژیگانەی هەیە کە پێوەی پابند بن بۆ پاراستنی سروشتی کوردستان. دیارەوە کە ئێمە مەبەستمانە ئەوەیە ئەو ناوچە سروشتیانەی کە هەیە بە پارێزراوی بمێننەوە چونکە ئێمە باوەڕمان وایە بۆ دەبێت گەشتیارانیش باوەڕیان وابێ کە خاک و ئاو هەوای کوردستان خوێنی بۆ ڕژاوە بۆیە لە پێناو ڕێزگرتن لە پێناو خوێنی پێشمەرگەکانمان خوێنی شەهیدەکانمان بۆیە دەبێت پارێزگاری لە ئاو هەوای کوردستان بکەین. گرنگترین ڕێنماییش دوو ڕێنمایی سەرەکیە. یەکەم گەشتیاران دەبێت دوور بکەونەوە لە بەکارهێنانی مادە پلاستیکەکانی وەکو قاپی سەفەری کەوچکی سەفەری سفرەی سەفەری و گڵاسی سەفەری و لە هەمان کاتیشا ئەو پاشماوانەشی کە دەیان بێوانی کە پاشماوەی خۆراکین بتوان لە ناوچە گەشتیارەکان خۆی لەوێ بیهێڵنەوە بەمەرجێکە سیمای سروشتی ئەو ناوچەی تێک نەدا و ئەوانشی کە مادەی خۆراکی و ئەندامینین پێویستە کات بیکەنە ناو عەلاگەی تایبەت بە زبڵ و خاشاک و بیگەڕێنەوە بۆ ناو شارەکان لە پێناو ئەوەی کە سروشت پارێزراوە بێ. بۆیە ئێمە ئەم ساڵ بەگشتی کارمان لەسەر ئەم دوو خاڵە گرنگە کردووە. سواز بۆ کاتەکەت. بەڵێ سۆکارەوەی کە گوێبیستی بووی تا و سەرۆکی ڕێکخراوی سروشتی کوردستان بوو دەمەوێت ئاماژە بۆ کەم لەگەڵ قەرەباڵغبوونی شەقامەکان و شەقامە گشتەکانی قەزای دەربەندی خان یاخود ڕێگەوبانەکانی سنوورەکەدا بەڕێوەبەرایەتی هاتشۆی دەربەندی خان لە ڕێگەی تیمەکانیەوە بۆی کە ئاستەنگی هاتشۆ دروست نەبێ و ڕووداوەکانی هاتشۆکەم بمنەوە بەردەوام ڕێنمایی بە شۆفێران دەدەن بۆ ئەوەی کە پابەندی ڕێنمایەکانی هاتشۆ بن. بەڵێ سۆکەر. بەڵێ زۆر سپاس بۆ پەیام نەریکێنن پاڤێڵ عەبدوڕەحمان کە لە دەربەندی خان و لەگەڵمان بوو.